باشە برادران، سڵاو ڕێز بە هەموو لایەک، حرمەتم بۆتانەیە. ئەو بۆ تەسبیحێکە گەڕێم بیگەم بەدەستمەوە وردە هیوادارم کە زۆر باش بن. ئازیزان، خۆشەویستان، حرمەتێکی زۆرم بۆتان هەیە، خۆشەویستی بۆ ئێوە. باش، سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزانی ئارام ئەحمەد. ئەم شەویش لە خزمەتتانان بۆ کۆمەڵی قسە و باس. هیوادارم کە بتوانین لانی کەم بە زمانێکی زۆر ئاسایی و زۆر سادە خەڵکی کوردستان لە ڕووداوەکان و ئەوانەی پشت ڕووداوەکان تێبگەینین. ئەرەوەڵا یەک دەقیقەیە گەوەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوە اینجا چینە ناو قسە و باسەکانەوە. خۆشەویستانی من، ئەوەش بە خۆشی هەموو لایەکتان. عافێتی بێ برای باوکم، عافێتی بێ کاکی گیان، بە خۆشی بێ. سەرەتا ئەبێ لێو دەست پێ بکەم کە ئەو گفتوگۆیی خوشکەکەی لاهوری شێخجەنجی کە بڵاو کرایەوە من بەڕاستی بە وردی سێرم کرد. مقابلەکەم بەڕاستی بەدڵ نەبوو، زۆر عاتف بەسەری ئازاڵ بوو و زۆر شتیشی نەوت. عادەتەن ئینسان لەو شوێنە ناکەتوە لە هەموو لایەک و ئاگر بەسێت تا بارێ هەر کەسێک لەوانە ئەتوانێت ڕسمی هەندێک شوێن بکە، ناتوانێت ڕسمی هەموو شوێنەکان بکە. بەڕاستی هێشتا نازانێت کە چۆن شەوی شەنوکەوی کارچاتەکە بکە. من قسەم لەگەڵ پێشمەرگەیەکی بەشداربووی لای یەکێتی یای لای پاڤڵ کرد. ئەوان وتیان کە خۆیان لێو بوون، ڕێ تا کۆتایی لاهور شەڕی کردووە، کۆمەڵێک گەنج چونەتە ژوورەوە و دواییش ئازاریان داوە بە بۆکە زووشت، ویستیانە ئەژنوی پێ بخەنە عەرز، بەڵام نەیخستووە. من ئەوەم پێشتیش باس کردووە بەڕاستی. بەهەرحاڵ بۆیە ئەوێنێ و تراژیدیاکانی لالەزار بە جۆرێکی ترە و بۆ جۆرە نییە بەڕاستکە ئەو خوشکە باسیەکە. ئەو بە زمانێکی وەکوتم عاتفیانە قسەی کردووە، ڕەنگە تووشی سەدمە بوو بێ. بەڕاستی هەر کەسێک بێتە پێچاوی خۆی ئەزانەیە کە لەویا چی گوزەرەوە. ئەو بە زمانێکی زۆر سادە و زۆر عاتفیانە بە خەڵکی کوردستانی وت. پاڤڵ دەیانجار دەستی منی ماچ کردووە، بینیتان دوجار فڕۆکەی خۆکوشی هێنایە سەر خۆم و براکانم تا بمانکوژێ، ئیتر ئێوە بەتەمای چین. ئەوە پاڤڵە وەکو برامان وایە خۆشمانەوێ ئەوە باسی ئێرە تاران و باسی چۆیچۆ ئالم بابەتانە لە دواییشە نەتیجەکەی ئەمە بوو. بە زمانەکەی تر ئەوەی کە برامان بوو دەیان گەنجی کوشتووە، براکانیشی بێچارە و زەلیل کردووە. بۆیە لە کاتی شەڕدا ئەگەر کەسێکی پێ ئاوا قسە ناکا، بەڵام بەهەرحاڵ ئەو خانمە کەوتە دۆخێکی ترسناکەوە، بۆیە بۆ شێوەیە قسەی کرد. ئەو دەبوو دیوە تراژیدیاکەی ناو لالەزار باسکە، نەک ئەوەی کە ئێمە و من و نازانم خوشی گەورە و ئالم بابەتانە. بەهەرحاڵ ئەو بۆ جۆرە باسی کرد. ئازیزان، ئەو بوغز و قینەی پاڤڵ، ئەوەی گەنجێکە بە ئەسیرێک ئەڵێ تخوا لێم گەڕێ بابیان کوژم، وان پێڵێن 100 ساڵی تریش کورد ناتوانێت دەستی بە ئازادیەکانی خۆی بکە، چونکە لە ناو خێڵەکان و بەرەباب و ئەوانەیە 100 ساڵ بەر لە ئێستا هەر ئەمانە ڕوویداوە و ئاوا بێڕەحمانە یەکیان کۆمەڵکوش کردووە. من ئەم شەو بەو پەڕی ناومێدی و خەمباری و پێتانەڵێم، هەر ئەم ئەقڵا چینە و یەکتر کوشتنە هەمومانی وا لێ کردووە کە حەزمان بە کۆلەییە و خۆمان ئەمانەوێ کەسانی تر بێن بەڕێوەمان برن، چونکە داگیرکەران بەڕەحمتر میهرەبانترن لەو بوغز و چینە کە خۆمان دەرهەق بە خۆمان هەمانە کە نمونونەکەی باشووری کوردستانە. واتە منی کورد بەداخەوە دەبێت ئارەزوو کەم عودەیەک، قوسەیەک، فارسێ، تورکێک، ملازم محسینێک بێت و حاکممان بن، تا بەڵکو پاڤڵمان لە کۆڵ بێتەوە.
چونکە ئەوەندە ئەم کوڕە ئازاری داوین ئەوەندە داخۆ ناسوی کردو بە گەروی ملیۆن ملیۆن بەشەری کوردستانە ئەوان بە میهرەبانتر لە پاڤڵ دەزانن بەڕاستی باشە ڕەنگە زۆر کەس پێی ناخۆش بێت کە من بە زمانێکی ئاسایی قساکەم بەڵام ئەگەر من نەیکەم ئەیشەیتر بیکا زەحمەت دەبێت باشە کەسێ بۆی ژێڕامەوە کە جێگەی متمانەی منە وتی ئێوارەیەک پاڤڵ خۆیەکە بە جێگەیەکە ئەوەی کاتیایە ئەخۆنەوە و نێرگەلەوە ئالم بابەتانە کە پاڤڵ لەگەڵ کەسێک دەیەتە ژوورەوە دووسێ کەس بەیەکەوە دائەنیشن هەر بە زمانەکەی خۆی ئەیڵێم کەس گلەی نەکا بەڕاستی باشە کچەکە هەسا بوو وتبووی با بڕۆین بەخوا ئەوە پاڤڵ هات ئێستا بە زۆر ئەمان بە ئەمانجێ جابیە لە پێشای خۆتن ئازیزانی ئارام ئەحمەد کچەکان یەکسەر ئەڕۆن یعنی ئەمە ئەو پەڕی تراژیدیایە ئەمە هینی پێکەنین نییە بەڕاستی ئەمە هینی گریانە کچانی شارەکەت ئاوا تۆیان ناسی بێ و بۆ کوشتن و بۆ تعدا لە ئامۆزای خۆی و بۆ ئەو هەموو گەنجش هەمومان بۆ خۆمان بەڕاستی بینیمان باشە ئاوە بۆیە ئەمانە حەقایقی ئەو کۆمەلگای ئێمن ئەوەندە لەو بارەوە ئەزانین کە نامانەوەی بیڵین بەڕاستی کارەساتە من خۆم بەش بە حاڵی خۆم من هەر نازانم بەڕاستیم پاڤڵە چیەوێ تنۆکی ئارەقی بۆ کورد نەڕشتووە ڕابردووەکەی سفرە تێخەوانی هیچ مێژوو تێکۆشانی نییە خاوەنی فکر نییە خاوەنی معریفە نییە عەقڵی سیاسی هیچ نییە تەنها کوڕی مام جەلالە هاتووە چەندان ملیار دۆلاریشی بردووە هەمەکارەیە بۆ واز لە کوشتن و بڕ و تەعدا ناهێنیت لە شەرەف و ئاوڕێی ئەمیلێت لێرەوە بە پاڤڵ ئەڵێم ئەگەر ئەتوانی ببە بە مرۆڤ ئەگەر ناتوانی بڕۆ ئەم وڵاتە تۆی ناوێ و بڕوات کە بڕواکە یەک کەس لە باشووری کوردستانە تۆی ناوێت لەوە تەئکید بە هەتا ئەوانەیشی کە بە باڵاتە هەڵەیەن تەنها بۆ موچەیەک لە ترسایە باشە ئەمەیە ئەسی مۆزوعەکە اینجا بە کورتی شتێکیش بە بەسەر ڕەخنیان لەو ژنەیە گرت ئەیانوت بچۆ بۆ لای پاڤڵ بە قوربانی هین بۆ من منێرێت دەموشی لە ساقە بوو چوون بۆ لای ئەیانوت وەڵا هینە ئەیانوت ناوی چییە ببڕن بەڕێزان بەو ژنیانەوت ئەیانوە ئەم ژنە هینی کردووە هەر خەمی براکانی خۆی بوو فڵان و چی و ئالم بابەتانە هەموو خوشکێک بۆ براکەی خۆی هەروایە ئەگەر من لە لالەزار بوومایە خوشێکم بەهاتایە هەر خەمی براکەی خۆیەتی چونکە ئەو خوشکە فەرماندە نییە وەکو گریلایەکی پەکەکە و بێن و بەرەو ئالم بابەتانە تا هەمووی بەیەک چاوسێری بکە هەر یەکە لە ئێوە کە گوێتان لە منە بە خوشکانی خۆتان بڵێن من ئەگەر ئێمە لێوە بوونایە تۆ خەمی چێ بوو خەمی براکەی خۆیەتی چونکە ئەم خانمە نە سیاسیە نە فەرماندەیە نە چەکدارە نە هیچ لەبەر خاتی سیاست و لالەزار و بەرەی گەل و فڵان فیسان نەچۆ بۆ ئەوێ تەنها لەبەر براکانی ڕۆشۆ بۆ ئەوێ حەقێکی بێ ئەم لە ئەوەی خۆشێتی بەڕاستی ئەو پەڕی قارەمانیش بووە کە لەو ئاگر و ئاسنەیە بەڕاستی توانێتی تەحمل کات اینجا ئازیزان کۆنفرانسەکەی سۆشیال فشە یا سۆشیال فیشەک ئەمڕۆ کە بینیمان بڕیار بوو دەیان سەرکردەی جیهانی و عەرەبی بەشداری کۆنفرانسەکە بکەن کە ناوە سۆشیال دیموکرات بەڵام هەر شاناز و لەتیف و جافر و ئەوانە لێوێ بوون یەک کەسی لێ نەبوو بەڕاستی تەکلیفیشیان لە ساڵح مسلیم کردبوو ئەویش هاتبوو لەگەڵ چەند کەسێکی باکوور بۆ دەداچوونم کرد کە ئاگیانە دنیا نەبوو ئەوانیش خۆشەویستان لە هەمووی هەزەری تر پاڤڵ ئەیوت هەموو گرژیەکان ئەکرێ بە ئاشتی و دیموکراسی چاسەر بکرێت باش ئازیزانی ئارام ئەحمەد ئێوە ئەم قسەیە چۆن لێگەینەوە من لێرەیە بەڕاستی ناگریم بۆ ئەم قسەیە تەنهاکی و ئالەمە بگرن یەک دەقا باشە چونکە تراژیدیا دوو جۆری هەیە باش نییە یا گریان یا ئەبێ وەکو هینکەیت بۆ نمونە سەرچۆپی بۆ بگریت داوای لێ بودن لە هەموو ئەو خەڵکانەکەم کە ئامۆزای خۆتی لە ڕێگە ڕووشەوە دەرهێناوە تۆ دەیان گەنجی کوشتووە کوڕی باش کەچی ئەڵێی پێویستە گرژیەکان بە ئاشی دموکراسی چاسەر بکەین ئەو گۆرانەی پێویست بوو بە قوربان تۆ وازانی خەڵکە کەرە ها تۆ ئاگا لە خەڵکی سلێمانیە چۆن لە تۆ بیرەکاتەوە ئێسا ئای خوایشی 22 ئابوو جوانە کە چەند ڕۆژە بەر لە ئێسا بوو کە عەزیزەکەی من تۆ ڕووی سیوێکی ئابوو سپی کردەوە ئیتر لە مەولا هەموو ساڵێ ئارام ئەحمەد و خەڵکی کوردستانی یادی 22 ئابەکەنەوە نەک سیوێکی ئاب با باش بیزانی ئیتر لە مەولا ئەبێ هەموو ساڵێ یادی 22 ئاب بکەینەوە
چونکە هەرچێ بێ بنەماڵەی بازانی خیانەتی لەگەڵ یەکرد چوو ئێوە هەولێتان داگیر کردبوو ئەتان و ئەبێ بە دووربین سێری هەولێرکەن ئەویش ڕۆی باسی هێناوتێ بە دووربینی قەو سێری هەولێرکەن پارتیش بەڵام تۆ لە کەسەکانی خۆت کردوتە ئەمە کارەساتەکەی بەڕاستی ئەمە کارەساتەکە اینجا عزیزان خاڵێکی تر پەلەمەکەنجا پێش تۆ دواتر عزیزان هەموو هاوکێشەکە ئەم بەدەستانەوە کۆمەڵە شتان پێڵێم کە هیچ کەس و میدیایەک نەیوتوە تاوەکو ئێستا پەلەمەکە لە شەوی شەڕەکەی لالەزارە میدیای ناوخۆیی ناوچەیی جیهانیەکان بە تایبەت عەرەبیەکان کاریشی قورسیان بە پاڤڵ کرد و دیمەنی دەبابە ناقیلە مەدفەعی سۆشیال میدیای کوردی عەرەبی بەتەواوەتی تەنی بوو لە ناو خۆشە یەکێتی و سەرۆکەکەی کەوتوبوو لەژێر حەملەیەکی تەواو تند و تووڕەی خەڵک تا ئێسش بەردەوام و کارەساتە چۆتە ناو دڵی مێژووە بۆ هەتاهەتایە قوبات تاڵەبانی هەسی بە قورسی ئەم حەملەیە کردبوو بە تایبەت کە تیڤیەکانی پارتی شەقامیان لە دژی یەکێتی گڕدا بوو من دەستخۆشانیشیان لێکەم بە هەموو جیاوازیەکەوە بەڕاستی هەر بۆیە قوبات پێرە نیۆڕۆ لە ڕێگای سەمی هەورانیەوە سەرجە میدیاکارەکانی کۆ کردبووەوە بۆ ئەوەی کە پێیان بڵێ یاریەکە هەڵگێڕنەوە باش نییە من درێژەی ناکەمەوە بەڕاستی بەڵام چاوەڕوانی ئەوە بکەن کە پەنجەرەی دڵشاد ئەنوەر کوردستانی دێرینی کوڕی شاناس بواری سەرتی بۆیسی ئێنئارتەکەی ئاوات عەلی و ئەلەم بابەتانە بڕیاری کوڕی نامیق میدیای 964 سۆران هەڵۆی ئەبوبەکری دیبلۆمات کە قەلە باشکەش نییە ویزگەی سیروانی کوڕی غەریب براکەی ڕەحمان غەریب شارپرێسی کەمال ڕەوف کە وەتێ هەیە هەردا دۆشێ لە هەمولایە سەنگەر ئەو ڕەحمانی ڕوودا بۆیە لێرە من بە قوبات تاڵەبانی ئەڵێم ئەگەر تۆ دوکانێکی ئاوەکو ئەوانە بۆ ئارام ئەحمەد دابنەی لە سلێمانی و مانگانە $1,000 بڕژێنتە بەردەستم ئەگەر کاسەرێکی ئاوا ڕوو بدا تۆ بێ بە من بڵێ هەوڵ بدا کە دیفاع لەو قەزەیەکەی ڕێک ئەڵێم ئەمە کلیلەکان تو خوا حافیز بەڕاستی من دڵنیایشتم کاکە قوبات ئەو کەسانە هەمویان لای تۆ سووکن خۆشی باش ئەزانی ئەگەر سبێنێ کەسێ بێ ئاوا پەلاماری تۆ بە یەک کەسیان نەقیان لێنایێت باشە بەڵام ئەو کاتەیش ئەگەر سبێنێ کەسانێ بن ئاوا بێڕەحمانە غەدر لە تۆکەن وەکو لە لاهور و ئەو گەنجانیان کرد دڵنیا بە یەکەم کەس ئارام ئەحمەد هاوارەکە لەسەرێ باش ئەو بخەرە مێشی خۆتەوە بەڕاستی تێگەگە چونکە پیاوبوون ئاوایە و دژی ستەمگەری و دژی بوخز و قینە و دژی نازانم تعدا ئاوایە بەڕاستی نەک ئەو خەڵتانی ناو مجتەمع اینجا بچینە سەر شێخ جەعفەر و ڕاستنی ڕاستیە نەبیستاوەکە جعفر چۆن هەڵهات بۆ ماڵی نەشیرەوان بازانی و چۆن بە زۆر هێنرایەوە بۆ سلێمانی ئەمە تەمان کەس نایزانێت بە پێی زانیاریە پشت ڕاستکراوەکانم شێخ جعفەر لە ڕیزبەندی یەکەمی ئەو ناوانەیە کە بیرۆکەی کودەتاکەیان هەبووە تەواوی هێزی ئاڵتوونی و دیواکانیشی لە ئامادە باشی دابوون ماوەی 20 ڕۆژ بەڵام لە دواساتەکاندا شێخ پەشیمانە بێتەوە و پیلانەکە شکستی هێناوەکە نیان کردو پێشووتر ها باسی ئەمەی داهور نییە ئەمە کە پاڤڵ ئەمە ئەزانێ ئەڵێ شێخ جەمال بڕۆن نۆزانی شێخ جعفەر بگرن و بیهێن و بیخەنە سجن جعفەر ئەمە ئەبیسێت و دەست بەجێ تەلەفۆن بۆ پاڤڵەکە ئیتر ئەوەی خوا پێ ناخۆشە پاڤڵ پێیەکە دواتر ئەڵێ نەیتەوە لە هەولێر کوڕەکە ئەکوژم هەر بۆیە شێخیەتەوە و بەپەلە ئەچێتەوە دەباشان لە دەباشان لە بەرچاوی کامێراکان باوەش بەیەکە ئەکەن عەلەساس زۆر دۆستن بەڵام بە پێی زانیاری دەقیق و سەرچاوە باوەڕ پێکراوەکانی بەندەی مخلیس ئارام ئەحمەد لە ژوورەوە پاڤڵ هەڕەشەی تەواو توندی لە شێخ جعفەر کردووە پێی وتووە هەموو هێزەکان لێ ئەسەنمەوە من لەم سنوورە تاکە پیاوم ئەگەر ئەتەوێ پیاوبی یا ڕوبەڕوون بەرەوە یا سێمانی بەجێ بێڵە و بژاردەی ترت نییە ئەمە شێخ جعفەریش بۆیە ئەمڕۆ بینیتان لەو کۆبوونەوەیە چەند گوناح بوو شێخ جعفەر ئەوەی کردبوو داماوە لات باشە بۆیە هاتنەوەی شێخ جعفەر ئالەم ڕێگەیەوە هاتەوە بەڕاستی بۆ دەباشان هەتا ئاوا بهێن سەر تەلەڤیزیۆن و باوەشکەن بە یەکترا و فۆتۆی بگرن و تەواگینە عەسی شێخ جعفەر بە تەواتی شکێنراوە ڕسواکراوە بەڕاستی اینجا من پێم وایە ڕێگەیەکی تر هەبوو بۆ پاڤڵ تاڵەبانی کە ئەو کێشەیە حلکە نەگا بۆ هەموو خوێن ڕێژ پاڤڵ ئەیتوانی سەنگینتر ئەعساب سارتر هەوڵی بدایە بە ڕێگایەکی ئارام چارەسەری کردایە ئەگەر ڕاستیەکێت هەوڵی ترۆری دراوە با بڵاوی کردایەتەوە با هەمومان ئەو کەسەی کە هەوڵی ترۆری داوە تفبارانمان کردایە بەڕاستی بەڵام کوشتن و سووتاندنی دەیان گەنج بە پاساوی تیرۆر ناتوانێت کەس ئیقناع بکە وەک ئەو هەموو گەنجەتان سووتان بۆچی وێنەتان گرت و بڵاتان کردەوە بۆچی سوکایتان بە تەرمەکانیان کرد من حەلە دڵم دەرناچێ بەڕاستی خۆشەویستان
بۆچی بە کوژراوی شەکتان تێ هەڵئەدان ئێوە دەیان کەستان کوشتووە هاتوون ئەڵێن قسە مەکەن لەبەرەوەی کە لاهور هەڵی ترۆریاوە ئەمە بێمانەیە بەڕاستی اینجا کاتی کودەتاکە پاڤڵ نەیوت ئازیزان بە شایەدی ئێوە بە شایەدی مێژوو لە کاتی کودەتاکەشی تەمووزە پاڤڵ نەیوت مژە هەردوو خواردو کراوم لاهور هەوڵی کوشتنی داوم نەیوت بەڵگەکان بڵاوەکەمەوە ئەوە 4 ساڵە کوا بەڵگەکان بۆ بڵاو نەکردەوە تاوەکو ئێستا ئێمەش باوەڕی پێ بکەین باشە بۆ یەک سانێ نەچووی بۆ نەخۆشخانە دەی ئێستا چۆن باوەڕ بکەم کە ئەمەشان ڕاستەکەی لاهور و براکانی چوونە بەردەم دادگا ڤیدۆکانم لەلایەوە هەموو کودەلایەتی ئیفادەیان لێوەرگیرە بۆ ئەو کاتە نچێت دادگا بیسەلمێنی کە ژەهر خواردو کراویت تا سەری ئەوانە بچوایەتە گۆڕی بابیان کە ژەهر خواردویان کردویت و هەوڵی کوشتنیان بە ژەهر داویت دەیوانە بوو ئەمەش ئێستاکەی ڕێوان نییە خەڵک ناتوانە بڕوات پێ بکە ئەو کاتە وتت بە ژەهر ئێستا ئەڵێی بەقەناس واللهی خۆشەویستانی من ئەو لاهوری شێرجەنگیە بەسەر شاخی گۆیژەوە تێرم بۆ بکە ئێستا بڵێ من هەوڵی کوشتنی لاهورم داوە قەسەم بەخوارم درۆکەیت باشە مەگەر یەکێ مێشتی کەری خواردوێ لە سلێمانیە هەوڵی تیرۆری پاڤڵ یان قوبات بدا بەڕاستی باشە ئەوە تا هەموو کەس ئەڵێ تۆ لای فەرمانی لەفە بووی هەموو شوێن نەکوژراوی کەواتە ئەوە ڕاست نییە بۆیە لاهور سیاسەتی تەواو کردووە قەسم قوتابخانەیە چۆن دەبێ ئەوەندە نەزان بێ بیر لە کوشتنی تۆ بکاتەوە باشە ئەی بۆ 4 ساڵە هیچی نەوتووە بۆیە پاش دەرهێنەری ئەو سینەرۆ شکست خواردووە هیچی نەزانیوە کە ئەوەی کردووە باشە عەزیزان هێزێک لە لالەزارە خۆی ئامادە بکە بۆ کودەتا ناکرێت لای کەم تەقەمەنی بەشی 10 ڕۆژیان نەبێ وەکو دەبینی دوای 3 کاتژمێر تەقەمەنی نەماوە چەکی دەبا بەشکێنی ئەمانە تەنها ئەربیجی بووە ئەمە کەی هێزی کودەتایە کاکە بابەتی دانپێنانی گروپەکەی لالەزار لەوە گەورەترە بوترێت ویستویانە پاڤڵ تاڵەبانی ترۆر بکەن با من ئالێرەوە بۆتان باس بکەم خۆشەویستانی یارام ئەحمەد ئەوەی بینیتان ڕووکەشە نهێنیەکەی هیچ پەیوەندی بە پاڤڵەوە نییە و بگرە ئەویش کارەکتەری بە ئەمەش تەختکەم خۆشەویستان کارکتەرێکی بەکارهێناوە لە ناو شانۆکەی ئەواتە پاڤڵ تەنها بەکارهێنراوە جای تەمان نەخۆت کلمیان هەیە کاک باشە کە دیارە سیناریۆ نووسەکە ئێرانە ئازیزانی من پیرانەکەش ئەوەیە بیکاتە پاساو بۆ دەستوەردانی زیاتر لە سلێمانی و کۆنتڕۆڵکردنی ئەو ناوچەیە بەتەواوی واتە یەک کەس نەهێڵێ کە لە سەنگەری خۆیان نەبێت ناوهێنانی هەر یەک لەو کەس و شوێنانەی کە لە دانپێنانەکاندا هاتبوو لە خۆڕان نەبووە ئازیزان کەس باسی ئەم شتانی نەکردو کەسە من باسیەکەم بەڵکو هەمووی کۆدی نهێنی خۆی هەیە و خوێندنەوەی قوڵی هەیە بەڵام لێرەدا من بە سادەی پێتان ئەڵێم بۆی هەمووتان تێبکەن ناوهێنانی ئۆکرانیا بەستنەوەی بە درۆن واتە ناتۆ وڵاتانی ئەوروپا هاتنێتە سەر سنووری ئێران بۆ چالاکی دیژیتالە ئەوەش لە کاتێکدایە کە وڵاتانی ئەوروپا فشارەکانیان لەسەر ئێران چڕ کردوتەوە سزایان خستە سەری لە ڕۆژانی پێشویش ئەوروپا و ئێران لەسەر بەرنامە ئەتۆمیەکانیان نەگەیشتنە هیچ ڕێکەوتنێک ناوهێنانی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان کە سەر بە سەرۆکایەتی هەرێمی کوردستانە واتە سەرۆکی هەرێم نێشێوان بازانی ئاگاداری بابەتەکە بووە و پشتیوانی لێ کردووە ئەمە وای کرد نێشێوان بازانی سەردانەکەی بۆ سلێمانی هەڵوەشێنێتەوە ناوهێنانی ڕێبەر ئەحمەد وەکو وەزیری ناوخۆ واتە حکوومەتی هەرێم لە بابەتەکەدایە و خودی مەسوول بازانی پشتیوانی لێ کردووە کەواتە جارێک ئێران ناهێڵێ یەکێتی بچێتە ڕێکەوتن لەگەڵ پارتی بۆ پێکەنانی حکوومەت ناوهێنانی زێڕەڤانی واتە پارتی وەکو حیزب دەستی لە پیلانەکەدا هەبووە دەبێت چاوەڕێی تۆڵەی ئێران بکات ناوهێنانی لاهوری شێرجەنگی کە سەر بە هاوپەیمانی نێودەوڵەتیە واتە هاوپەیمانی نێودەوڵەتی لەسەر سنووری ئێران جوڵەی کردووە دشت بە ئێران و ویسوێتی ناوچەکە بخاتە ژێر هەژمونی خۆیەوە ناوهێنانی زەریای فاروقی مەلا مستەفا کە وەشی ئیماراتە لە سلێمانی واتە ئیمارات هاوکاری جێبەجێکردنی پیلانەکەی کردووە سەرنج بدەنە قسەی ئەو خەڵکانە لە دانپێنانەکەیە زەریا تۆمەتی هاوکاری داوەتە پاڵ و ئۆتۆمبیلی بۆ بکەرەکان دابین کردووە وەکو لە سلێمانیا ئوتێل نەبێ عەفوو ئۆتۆمبیل نەبێ تەنها ئەوەی زەریا نەبێ ناوهێنانی گروپێکی ڕۆژهەڵات کە دیارە مەبەستیان حیزبی دیموکراتە واتە حیزبەکانی ڕۆژهەڵات دشت بە ئێران لە ناوچەی سلێمانی جم و جوڵیان هەیە دشت بە ئێران
ناوهێنانی پۆڵاتی شێرجەنگی واتە بەشداریکردنی دەستگای هەواڵگری بەریتانیا لە پیلانەکەدا. پۆڵات وەشی دەستگای هەواڵگری بەریتانیایە لە سلێمانی. ناوهێنانی ئەژی ئەمین وەک سەری مارەکە واتە دەستگای هەواڵگری میتی تورکی و موسادی ئیسرائیلی پیلانداڕێژەری پیلانەکە بوون، چونکە لە یەکێتی و ئێران وایە ئەژی کار بۆ میت و موساد دەکات. بە کورتی سیناریۆکە بەو جۆرەیە کە بە حساب گەلە کۆمەکە لە ئێران کراوە بەڵام پیلانەکەی هەڵوەشاندوتەوە. ئەلەمانە بەدەر ئێرانیەکان تیرۆرکردنی قاسمی سلێمانیان بەشێکی خست بووە ئەستۆی دژە تیرۆر، چونکە ئەو کاتە فڕۆکەخانە ئەوان ئەیان پاراست. بەڵام ئاکام عومەر ئەو کاتە لەوێ بوو، بۆیە داوایان لە پاڤڵ کرد چارەی بکات. ئەوە بوو لە کێوماڵەکەی زنانە بانجیان کردەوە کە ئاکام لە بەغابوو بە کۆپتەر نیشتەوە لە نزیک ئاوایی غەرە، بە تەقینەوەیەک ئاکامیش کوژرا. بۆیە ئازانی ئارام ئەحمەد ئەبێ ورد تێبگەن هەموو ئەو ناوانەی کە باسم کردووە لەو سیناریۆیە هاتووە کە ئەم کەسانە هەمومان گوێمان لێ بووە. بەڵام خەڵکی ئێمە من ئێستا باسی یەکەم باسی دووربینەکە و باسی ئەوەکە، بەڵام باسی کۆدەکانی پشتی ئەو سیناریۆیە ناکە کە من ئەم شەو بۆم باسکردن کە کۆدەکانی پشتی ئەو سیناریۆیە ئێران دایڕشتووە بەمانای کەلیمە یەکەیەکە خاڵەکانم بۆ ئێوە خستە ڕوو. اینجا بچمەوە سەر ئەسڵی بابەتەکەی تر. پاڤڵ لە کاتی بانگەشەکانە لە بادینان کە ڤیدۆکەی ئێستا ماوە بەردەستە وتی بەخوا ئەتان سووتێنم قەسم شاسوار نییە، تەمان لەگەڵ لاهوری بوو ئەو کاتەوەمان ئەمانزانی تۆ ئەو کاتە هەڕەشەی سووتانی لاهورت لە لالەزار کردووە، لە گەرمیانش دیسان هەمان باس لەسەر ئەو کوشتە کردووە. ئەم دوو بەڵگەیە کە بە ڤیدۆ دەنگ هەیە بەڵگەی یاساین کە تۆ ئەو کاتە بیرت لە کوشتن و سووتاندنی لاهور لە لالەزار کردوتەوە. باشە بۆیە هەر ئەمە باسکردنی تیرۆرکردن بەڕاستی پوچە لێکاتەوە. دەپرسین لە پێشەکەیش پێشوتەیش وتم ئەگەر ڕاست ئەکرد بەڵگەت هەبوو کە لاهور و ئەژی ئەمین خەڵکیان بۆ داناوی تیرۆر بکەن بۆچی لە قاوت نەدا و ڕسوات نەکردن لە ئاسی دنیادا بە دادگا و یاسا؟ خۆ ئەو کاتە هەمومان پشتیوانیمان لە تۆ کرد وەکو مەزلومێک وەکو قوربانیەک وەکو ئەوەی کە هەوڵیان داوە تۆ بکوشن. باشە پێشتر ئێمە باسی ئەومان کرد کە تۆ پێشتر ئەتوانی هەر کاتێ بوویستە لاهور و ئەوان بگری، بەڵام بۆچی نەتگرت؟ لەبەرەوەی کە شتەکە ئاوا بتەقێتەوە و ئەمە بێتە هۆی تەسفیەکردنی هەموو ئەوانەی کەسە بە ئێران. اینجا وەکو تۆ ئەو گەنجانەی کوردی کوشت بۆچی ڤیدۆکانی ئەم هەموو تەوانکاریتان بڵاو کردەوە بۆ چاوەتەساندنی خەڵک؟ بۆچی ڕێیانکردانی و جمهوری ئیسلامی یەکەم کەسانێکن کە دەستخۆشیان لە تۆ کردووە؟ باشە ئێوە ئەڵێن سێ جار هەوڵی تیرۆرکردن دراوە، جارێ منداڵەکەم لە باوەشا بووە. ئێ بە قوربانە بم کوڕەکەی تۆ ئەگەر لە سعود بووایە ئێستا ژینیان بۆ هێنابوو. چی ئەوە ئەکاتە باوەشی کاکە؟ خۆ پیاوێکە تەمەن درێژ بێ کاکی خۆ، ڕاستی پیاوێکە. جارێکی ڕەشەبانەی هێشتووە، ئەوش هەنگاڵتە جاڕیە بەڕاستی. جارێکی تاوا لە جەمانایە کردووە کەسای دەرعی بۆ بێنن. ئەمە عەیبە کاکە. ئەگەر لاهور و ئەژی هەوڵیان داوە تۆ بۆچی ئێستەش خەڵک ئەگری لە سلێمانی و گەرمیان و چوچ و ئەلەم بابەتانە سەدان کەست لە بەرەی گەل خستۆ زیندانەوە، سەدان کەس ڕایان کردو بۆ ئێران، ڕایان کردو بۆ هەولێر ئێستا هەر لە بەرەی کە ئەندامی بەرەی گەل بەڕاستی سەدان کەسیان ئێستا ئاوارەی هین بوون، ئاوارەی هەولێر و ئەوانە بوون لە واقع. ئێوە نەبووەگری خۆ ناگەیان لە شتێک نییە کاکە، وانییە؟ بۆیە ئەو سیناریۆیە جێگەی گاڵتە جاڕیە و کەس بڕوا بۆ شتە ناکا بەڕاستی بە هیچ جۆرێ. اینجا ئازیزان گۆڕینی سیناریۆەکە وەکو پێرێ شەو من باسی شۆقەکەم کرد بڕیار بوو کە سێ تورک و کوردی ئەو کارە بکە، بەڵام ڕۆژی دووشەمە چوبوون هەموو سیناریۆکان گۆڕی بوو کردیان بەم سێ نەفەرە. ئەم سێ کەسە واتە ڕێبوار و عومەر و ڕەمەزان ئازیزان وەڵڵاهی زیاتر لە یەک دانەمانگە ئەوانە زیندان. باشە لە یەک دانەمانگە زیندان کەچی ئەمانە وەک ئەوەی لە دەرەوە بن قساکەن. گوایە عومەر و ڕەمەزان چاودێری پاڤڵیان کردووە و ڕێبواری قەناس و لاهور چاوەڕیانیان بوو و پاشان کاتێکمان زانی ژیراین و بەشەکی ڕێبواری حامی حاجی غاریش گوایە هەبووە بەڵام ئەو نەژیراوە. باشە پاشان ئازیزانی من کەسێ شازای قەناس بێت نابێت بتوانێت قەناس پارچە پارچە بکات و بیباتە شوێنێکی دیاری کرا و لەوێ بیبەسێتەوە. ئێوە لە ئاسی دنیاە قەناس بەدەستان بینیوە بیخاتە ناو فەڕشە و بێ بۆ شوقەیەک.
ئەمە چی تێدا بوو ئەم کابرایە ئەم قەناسی پارچە پارچا کرد وەکو هەموو چەکێکی تر بە جانتایەک ئەیبەر ئێتیادی یا بە کۆڵە پشتیەک ئەچوە ژوورۆ بۆ شوخەکە اینجا لەوێ پارچەکانی هەمووی لەیەک ئەیایەوە و قەناسەکەی تەرتیبە کرد و تەواو کەسێ نەتوانێت قەناس پارچە پارچە بکە چاکی بکاتەوە چۆن ئەتوانێت قەناس بەدەست بێت و تەقە لە خەڵکە خۆشەویستانی ئارام ئەحمەد ها چۆن بکاکە ڕێبوار ئەڵێ لای لاهور بووم کە قسەی لەگەڵ ڕێبوار ئەحمەد کردووە یان ڕێبوار و پۆڵات شەڕیان نەکردووە ئەیخۆ تۆ على ئەساس ئەو شوێ لەوێ نەبووی تۆ چوزانی زەحمەت نەبێ بۆیە سیناریۆکە ئێرانیە نێک دەباشانی من لەوە دڵنیام شەوی شەڕەکە پاڤڵ تێری کردووە بۆ لاهوری شەرجەنگی پێی وتبوو ئەوە ڕێبوارم لایەوە ئەترافی کردووە ئەوش ئەڵێ من یەک ڕێبوارم لایە کە ئێستا لام و کوڕی حامی حاجی غالیە ڕێبوار ناوێتر ناناسم باشە اینجا ئەگەر وردی قەت بن لەسەر مێزی قەناسەکە دوو بێسیمی لێیە ئەگەر دوو بێسیمی لێیە وەتساپی بۆ چییە ئەمە کاکە ئەو بێسیمانە بۆ چییە کاکەیش ئەو نەبێت دانراون و ئینەکان پێوێ بۆ سەرەوە ئەو بۆیە دانرا بۆی لە ڕێگەی ئەوە قسە بکرێ بۆچی وەتساپ بەکاری هێن لەو کاتە مەگە ڕەشە وڵاخن ها نەکرێ بەڕاستی ناکرێت اینجا ئەو کەسەی قەناسەکە ئەڵێ پەیامێرە لە شێر گوشارە نییە بە هیچ جۆرێ ئەوەی ترسیش بێ بەڕاستی نیەتی پاشان ئەپرسین چۆن بە دووسێ ڕۆژ ئێوە ئەمەتان دەرخست اینجا لە ئۆکرانیاوە درۆن هاتووە هاتوتە هەولێر ئەژی ئەمین جێگای دابین کردووە بۆ بینینی دەورە لەوێ مەشقیان کردووە ناوهێنانی ئۆکرانیا و ئەژی لەسەرەوە وتم کە ئەمەشە ئێرانیە لەوە گەڕێن بەڵام ئایا درۆنەکان بە ئۆکرانی قسەیان نەکرد یان بە فارسی فارسی بەلەدی ئاغا جونجون قەسەم بەخوا بە فارسی قسەیان کردو بە فارسی کوڕی باشینە ئەمە ڕێککاری ئێرانە کەوا بڵێت تەواو تا بە دنیا بڵێن ئۆکرانیا کە لەگەڵ رووسیا کێ شەڕی هەیە ئێرانیش لەبەری رووسایە واتە درۆنی ئۆکرانی هاتوتە ناوچەکە کە لەژێر دەستی منە سنووری بە منەوەیە بۆ من هاتووە خەتەر لەسەر من ئەمە عەسی مەسەلەکەیە وایە ئەژی ئەمین چەند جارێک هاتووە بۆ سلێمانی ئەی بۆ نەتان گرتووە زەحمەت نەبێ چۆن لە یەک کامێرەدا دەرنەکەوتووە خۆپەڵات یەختر دیفانیوە کاکە پاشان ئەژی بۆچی سێجارێ بۆ سلێمانی بەڕای من یەک جار بۆ تەسە کیفایەتە یەک جارێک کێشەکان حلەکەوتەوە ئەتە سێجاری نایە لە واقع ئەڵێن کاتێک قەناسەکە تەقەیە کرد کە دەنگی هات ئەو ساهێرشەکە بە درۆن دەست پێ بکەن ئەژەن قەناسەکە کاتیمێ سەڵتی لەسەرە ئەی چۆن گویان لە دەنگەکە بێ تاوەکو بە درۆنەکان ئەوە بکەن ئەی کوا درۆنەکان لەکوێن زەحمەت نەبێ باشە ئەگەر تیمی درۆنەکانیش لەوێ بوون ئیترەوە ئاگادارکردنەوەی بۆشیە زەحمەت نەبێ هەرچەندە معقول نییە دوو تیمی ئاوا لە یەک شوێنە بن بۆیە ئازیزم یەکێکیان پیشان ناوە گوایە ڕێبواری حامی حاجی غالیە باشە سێ کەسن یەکیان سەری ڕوتەی ئەتیادی ئەوێکیشان کڵاوێکی لەسەرە بەڵام ئەناسێتەوە بەڵام ئەوەی ڕێبواریان وا کردووە کە بڵێن ئەوە ڕێبوارە بەڵام بڕواتانە بێ ئازیزانی ئارام ئەحمەد ئەوەی یەک دقە ڕێبواری ناسی بێ ئەزانێکەوە ڕێبواری حامی حاجی غالی نییە چونکە ئەو کەسێکی زعیف و سم بچووکەوەنە ئەم سنی گەورەیە هی بەس کڵاوکی ئاوا لێ کردو بۆی کە کەس نەیناسێتەوە کڵاوکی ئەسەر کردو بۆیە هەموو قسەکان بۆ نووسراوەتەوە دوایش ئەڵێن وەڵا ئێمە ئاشکرا بووین دوای چین بولا لەزار ئەی چۆن لێوە ڕۆشن بولا لەزار زەحمەت نەبێ اینجا ڤیدیۆیەکیشم لەدا بوو خۆزگەی گوێتان لێگر ئازیزانی ئارام ئەحمەد ئەوشان بۆ دانێم و زۆر کاتان ناگرم بەڕاستی بەم شێوەیە دانیش بووم چاودێری ماڵی باڵ تاڵەبان بۆ جۆرە دانیشت بووم چاودێری ماڵی پاڤڵ تاڵەبانی مەکرد ئێمەکرد لێرەوە من ئاخر جار کە ویستی بکوژرێ من ویستی بکوژرێ من بینیم هاتە دەرەوە لە ماڵەکانتم یعنی چی ویستم بکوژرێ بەم شێوەیە دانیش بووم چاودێری ماڵی باڵ تاڵەبانیم لەکرد لێرەوە من ئاخر جار کە ویستی بکوژرێ من بینیم هاتت دەبڕە داماوە بۆیە ئەگەر من پاڤڵ بوومایە بڕواتە نەبێ ڕێک ئەموت هەر بە گوندەی کردووە
باشە بە شارە زوریانەیش ڕێزم بۆ شازری ئەموو هەر بەنێرەکەری کردومە ئیتر ئەم هەموو بێنەوە بەرەوە حیکاتن و کەس باوەڕ بێ ناگا خەش بەسەر ئیتر بۆچی تۆم قسانەکەی کاکیجی بۆچی بەخوا بە منتان بوتایە یەک سینەرم بۆ ئەنووسین شەیتانیش نەیتوانێت شتێکی ئەوەدەم بۆ بنووسێ بەڕاستی وەڵڵا خۆزگە ئەوتان نەکردایە تا اینجا ئازیزان تۆ سێری ئەم کوڕە گەنجانە کە بوون بەم دەستگانەی یەکێتی چۆن ئەمانە فێرکراون من بەخوا گلەیم لەو گەنجانەی دژە ترۆر و نازانم کۆماندۆ ئەوانە نییە ئەو پەروەردەیە هەمین پەروەردەی پاڤڵە بەڕاستی هەر هەمی خەتەی پاڤڵ خۆیەتی ئەوانش کۆمەڵێک گەنجن پارەیان پێ نییە باشە کردوونیان بە چەک بۆ خۆیان پارە پێیاکەن اینجا ئازیزانی ئارام محەممەد هەرچی چەک لەو ماڵی لە هەوشە جەنگیا بووە زۆربەی هەر زۆریان دزیوە ئەو چەمچەماڵە ئینفۆرە چییە ئەو سیلاحە ئەن حەو وەرەقەدا بەزیوە هەمویان بە چەند سڵ فرۆشتویانە چەتریان کردووە هەمویان فرۆشتووە ئەراوەڵە هاچی چەکی تیا بووە بردویانە ئەوەی کە بە عەمەل هاتووە ماوە هەر هەمیان بردووە هەمیان هەڕاش کرد بۆ خۆیان فرۆشتویانە بە پارەی خۆیان ئەراوەڵە ئەنفالیان کردووە ئەنفال بەرحاڵ ئەوەی کە ویستم پێتان بڵێم ئەو بەشەی بوو کە بە دەقیقی خاڵ بە خاڵ لەسەر سیناریۆکە قسەم کرد کە ئەو ناوانەی تێدا بوو وەزارەتی ناوخۆ درۆن ئۆکراین لاهور ئەشی ئەمین پۆڵاتی برای فڵانە فیسار هەمووی یەکە سپای پازاران داینابوو کە ئاوا لەو سیناریۆ ئەم قسانەی باتیا بێ یعنی بە دنیای ود کە ئەمانە هاتوونەتە ناوچەکەەوە کە سنوورەکەی بە منەوەی بۆ لێدان بووە لە ئێمە لە ئێران بۆیە تەسلیمان کرد ئەرەوەڵا ئەینا پاڤڵیش ڕەنگە ئەوەی نەکردایە لە ئێنا بەڵام بەرحاڵ مێژوو بە جۆرێکی تر بە تراژیدیا یەتە دی لە منی ببیستن ئازانی ئارام محەممەد بەڕاستی هیچ کەسێک نییە لەم دنیاەیە کاساتی ئاوای خوڵقانە بێ تەمەنی درێژ بێت کەس نییە بەڕاستی لە مێژووی مرۆڤایەتیە کەس نییە هەمووی دوجار باجەکەیان داوە ئازانی ئارام محەممەد من لەوە زیاتر کاتان ناگرم سیچل دقیقەکە قساکەم هیوادارم کە ساخ و سەلامەت بن بەخواتان ئەسپێرم ئەو مۆزوعا بەڕێی من نابێ کۆن بێ وا بێت هەرگیز بیرمان نەچێتەوە و لە زاکیرەی نەوە بنەوەی ئێمە بمێنێتەوە نەکرە بە لاهور و نازانم چێوچێ و ئالم بابەتانەوە بۆ خۆی زت و زیندووە کێشەکە لاهور نییە بەڕاستی کێشەکە ئەوەیە کە لە ناو دڵی ئێمەی کووردا هەمیشە خەریکی یەکتی تەسفیەکردنی کێشەکە ئەوەیە کە ئێمە نزیک نابینەوە لە ئازادی کێشەکە ئەوەیە ئەوەی ئەمڕۆ ڕوویەوە لە 100 ساڵ بەر لە ئێستا هەماشت ڕوویەوە کێشەکە ئەوەیە کە ئێمە ناتوانین حکومڕانیەکی باشکەین کە گەلەکەی خۆمان بە ئازادی بژی لە جەسایەمانە بەڕاستی کێشەی ئێمە ئەوەیە کە عەقڵێکمان هەیە پڕە لە بوغز و کینە کە ئامۆزای خۆی برای خۆی خوشتی خۆی قەتڵ و عامەکە باشە بەڵام ئامادەیە وەکو نۆکەر لە شتێکی داگیرکرد بێت حکومەکەی کە بەڕاستی بۆیە لە شوێنێکا بەرچاوم کەوت کە ئەم قسەیەکەم و کۆتایی پێێنم لە شوێنێکا بەرچاوم کەوت ئەڵێ لە سەردەمی عوسمانیەکانە نوێنەری عوسمانیەکانیان بۆ هەرێمی کوردستان تە بۆ کام ناوچە هاتووە ئێستا لەبیرم نییە ئەڵێن ئێوە هەموو عاشێتەکان کەسێک ناخۆتان هەڵبژێرن بیکەن بەسەرۆکی خۆتان بۆی خۆتان بتوانن بەڕێوەی برن دوای مانگە دوو مانگێتەوە ئەڵە چیتان کردووە ئەڵێ وەڵا کەس سەرۆکاتی کەس قبوڵ ناکە هیچمان بۆ نەکراوە یەکێکیان پێشنیارەکە ئەڵێ کاکە ئەمە ئاوا نابێ ئێمە یەکتر قبوڵ ناکەین هیوادارم تورکیە بێن بیکەن بە سەرۆکمان و لەژێر سایە بۆ خۆمان دائەنیشین ئەوش ئەچێ تورکیە گەهێنن ئەبێ بە حاکمی هەر هەمویان و هەموو سەرۆک عەشێرەکان لەژێر سایە بۆ خۆیان ئەژین من خۆ حەزەکەم پاڤڵ سەرۆکی هەموو ئەوە بێ مەسوود سەرۆکی ئەوە بێ بەڵام ئەمانە کاکە غەدارترن لە جمهوری ئیسلامی غەدارترن لە عەلی کیمیایی غەدارترن لە سەدام حوسێن و لە قودەی حوسێن نازانم چییە دووەتە خۆڕەکەی سەدام حوسێن یعنی بێڕەحمترن لە ئەردۆغان باوکم بە ناموسم ئەردۆغان لە سلێمانی ئەوەی ناکرد ئیتەوەی بۆچی کاکەجیان نەیەکرد بەڕاستی ئەمە کێشەی ئێمەیە خۆشەویستانیانە بەتاخەوە بڕاستی بۆیە ئەمە وەکو برینێک لەسەر دڵی ئێمە ئەمێنێتەوە ئەگینا شەیدەکان ڕۆحیان شاد بێت و ئاوا ناوی چییە
لاوی شەرجەنگیش ئازاد ئەکرێت و خوای زانێ ئەچێ بۆ شێ و ئایندەکەشی چیە بێت و ئەگەر دوێنێ خەڵک ڕقیان لە لاهوری شەرجەنگی بوو ئێسا لە 95 کورد عاتفی بۆی هەیە لە منی وەربگرن پشە ناو خەڵکۆ بزان وایە یاوە نییە حتا زیندانیش بمێنێتەوە لاوری شەرجەنگی زیاتر پایە کۆمەڵایەتی زیاترەکە و زیاتر خۆشەویست ئەبێ و زیاتر خەڵک پشتیوانی لەکە باشە ئەمە نەک هەر لاهورها ئەگەر منیش بوومایە هەروە دەرەچوو تۆش بوویتایە هەروە دەرەچوو بەڕاستی قوبادیش بووایە هەروە دەرەچوو باشە بۆ چونکە میلەت بەگشتی لە ئاسی دنیاە کە ئەزانێت تەعدای لێکراوە ئیتر لە خۆیەوە خۆشەویستی و ڕەحمی بۆیەشێ لە حەقیقەتە ئەمە ڕاستەکەیەتی من زۆر خەڵکە بینم هەتا دوێنێ ڕقی لە لاهور بوو کەسی ئێستاڵێ کوورەکەکە ئەوەی ئەوانە کردیانەوە کارەساتە ئەوە تەعدایە بەڕاستی پێم ناخۆش بوو ئەوە ئەمەیە ئەسی مۆزوعەکە کاکیجان باشە چونکە میلەت بۆ خۆی ئابوو جۆرەیە من تەحەداکەم هەتا ساڵێکی کە دوی کە پێنجە چەنە لاهور لە زیندانە بێ هەر خۆشەویستی زیاکە هەر خۆشەویستی زیاکە ئەوە لەو تاکید بۆیە بە نەزەری من پاڤڵ کارێکی زۆر خراپی کرد من نەزانم ئێران پێی کردووە لەوە دڵنیام بەڵام بەڕاستی کارێکی خراپی کرد زۆر ئەم خۆی کوشت یەکێتی کوشت باشە بۆ ئێرانی سبینێ پێی نازانێ ها ئێران بەژۆنجی خۆیەوێ سبینێ ئەگەر پێین بێ پاڤڵ کێ ێسەی خاتە ئەو لاوە بەڕاستی خواتان لەگەڵ ئازیزانیانە محەممەد عودەی و قسەیم وا بۆ ناهە خۆشەویستانی تر ئەم دوو ناوم تێگا بەسەریەکە خواتان لەگەڵ بێ